پێشەچی ئەم بۆ خۆم ناوم نەخشین جەمالە. ئێرانەش گوندی ئەسریلانە، سەر بە نەحیە چواقوڕنەیە. سەر بە نەحیە چواقوڕنەیە لێرانە ئێمە ئەگە خەریکی ئاژەڵداری لە بەروبوومی ئاژەڵ شیر و ماست و پەنیر و ئەو شتانە بەکاردێنی ڕۆژانە. ماست شیرەکە دەیکەین بە ماست، لە دوای ماست دەیبینە حاجیاوە لێ دەیفرۆشین، پەنیری لێ دروست دەکەین، هەروە بێتەوە مەیرەی لێ دروست دەکەین بەروبوومی ئاژەڵ. مەڕ و بزن و تەواو چیتر بەخێو ناکەین ئێمە، بەس مەڕ و بزنمان هەیە. کاو ئالیکیان دەدەینێ و ڕۆژانە لێیان دەخڕین لە بۆ شاخی و شوانمان هەیە و شوانەکە ئێواران دەیان هێنێتەوە و بەیانیانیش ساعت 8 لێیان دەخڕین. هۆکارەکەی ئەوەیە ئێستا حکومەت هیچ چاودێری ئەو کەسانەی ئاژەڵداری ناکەن، بۆیە کەس بەخێوی ناکە. مەسرەفەکەی زۆر گرانە، لەبەر ئەوە کەس ناتوانێت، زۆر کەس ناتوانێت بەخێوی بکە، بۆیە ئەو ئاژەڵانە ئەو هاکەم بۆتەوە کەس خۆی پێوە ماندوو ناکە، مەسرەفەکەی گرانە و بۆی دەرناهێنێ. ئەوەیە هەموو خوشکە بە ڕێزێک کە پەرەی پێ بدا و کاڵی ئاژەڵداری ببورژێننەوە و کارتی حکوومەتی کشت و کاڵ سەر ئەوەیان بکا و یارمەتیان بدا بۆەوەی هەموو خوشکە بە ڕێزێک بەخێوی بکا و لە ماڵی خۆی بە بەرهەمی خۆی بەڕێوە بچێ، نەک چاوی لە دەستی هینەوە بێ.